خۆی ڕێگای دروست ئەوەیە کە هەڵبژاردن بکرێت و لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەنجومەنی پارێزگاکان دروست بێت ئەمە بەپێی قانون و بە ڕێگا سەحیحەکەش ئەمەیە بەڵام ئیستیسناءەن بۆ خصوصیەتی هەڵەبجە و لێرەوە تاکو و کاتی هەڵبژاردنەکان بە پێویستی دەزانین کە ئەنجومەنێک هەبێ چونکە زۆربەی دەسەڵاتە تەشریعی مەحەلیەکان لە لای ئەنجومەنە و ئەبێتە قووەتێکیش بۆ محافظە و جەنابی محافظیش بۆیە کارمان لەسەر ئەو بابەتە کردو ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتین کە ئەم ئەنجومەنە دروست بکرێت بەڵام ئەم بابەتەش پێویستی بە هەماهەنگی و تەوافقی لایەنە سیاسیەکان هەیە لێرەوە داوا لە لایەنە سیاسیەکان دەکەین کە ئێمە بەڕێز جەنابی محافظمان ڕاست پاردوو کە لەگەڵ لایەنە سیاسیەکان قسە بکات بۆ ئەوەی ئەو تەوافقە دروست بکرێت و ئێمەش وەک ئەنجومەنی وەزیران پاڵپشت دەبین لەو گفتوگۆیانە و هانی هەموو لایەنە سیاسیەکان دەدەین کە ئەم بابەتە بەیەکلایی کرێتەوە. خۆی